بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و ئازیزان، وازانم ئەم پرۆژەی ئێمەوا حاڵی بوون کە پرۆژەیەکی وشکەڵات و پرۆژەیەکی چۆڵەوان، پرۆژەیەک تەنانەت بە کەڵکی نیشتەجێبوونیش نایەت. بەڵام ئەمڕۆ من حەزەکەم لە خزمەتتانە پێتان بڵێم کە لە ناو پرۆژەکەمانە کۆمەڵێ پرۆژەی ترمان هەیە کردومانەتەوە. الله ئەکبەر. یعنی ئەم پرۆژەیە بۆ خۆی تەنها پرۆژەیەک نییە و هیچی تری تیان نەکرێ، نەخێر. ئەم پرۆژەیە چەنەها پرۆژەی تر وعدە لەناو ئەم پرۆژەیە بکەینەوە و بتوانین ئیستیسماری کەین و بیکەین بە مەشروعێکی بەرهێنان هەتاوەکو هەمومان لە سێبەریا بحەسینەوە چۆن ئەتوانین پرۆژە لەناو پرۆژەیە دروستکەین. ئەم پرۆژانی کە ئێمە باسیەکەین پرۆژەیەکن ڕەبتی بە دنیاوە هەیە، بەڵام یە بۆ قیامەت. لە دنیا دەست پێیەکا و لە قەبرا بەردەوامە بێ و هەتاوەکو قیامەتیش بەردەوامە بێ و سەرنجام و بەرهەمەکەی لەوێ ئەخورێ. ئەم پرۆژەی ئێمە ئەو پرۆژەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نافەرمێت ئەگەر ئینسان وفاتی کرد لەناو گۆڕەکەیە کۆمەڵێک شت ئەبنە هۆی سزادانی کە بەدەستی خۆی نەیکردووە، بەڵکووە فەرمێت صلى الله عليه وسلم: إذا مات أحدكم انقطع عمله وإنه لا يزيد المؤمن عمره إلا خيرا. أفرمي هر کەسێکتان وفاتی کرد کردەوەکانی قەتع بێ، واتەدا ئەبڕێ لە هەموو کردەوەیەکی چاکە. بۆیە خوای گەورە مردنی ناوبردووە بە موسیبەت، چونکە ئینسان مەلەفی ئەعمالەکەی داخرێ. ئەو دەفتەرەی کە باسمان کرد، ئەو دەفتەرە بۆ یەک جاری ئەپێچرێتەوە و ناتوانێت هیچ شتێکی لەسەر ئیزافە بکات. کاتی امتحان تەواو بوو، داوای وەرەقە بکاتەوە و بڵێ شتێکم بیرکەوتەوە، ئەمەوێ شتێ بکەم، ئەمە بەسەر چوو جارێکی تر. بۆیە فەرمێت وەکو مژدەیەکی خۆش بۆ هەمومان کە هەستکەین لە دنیا دانەبراوین، هەستکەین لە چاکەکان هەتاوەکو ڕۆژی قیامەت دانەبراوین. ئەفەرمێ: إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث. ئەگەر ئینسان وفاتی کرد کردەوەکانی دا ئەبڕێت ئەپشڕێت إلا لە سێ شتەوە نەبێ: من صدقة جارية أو علم ينتفع به أو ولد صالح يدعو له. ئەفەرمێت پرۆژەکانتان ئەکرێ پرۆژەی بەردەوام بن لەناو پرۆژەی نیشتەجێبوونەکانتانە، چۆن بتوانین ئەم پرۆژانە بەردەوام بکەینەوە دڵمان پێیان خۆش بێ. شتەکان قورسن، نەخێر، پێمانەکرێت بڵێ. چۆن بتوانین فەرموبا دەست پێ بکەین، فەرموبا لە ئیساکێنەوە ئەم زنجیرانی کە ئەمانمێنێ ئامادەکاری بێ بۆ ناو ئەم پرۆژەیە، بۆ تەعمیر و ئاوەدانکردنەوەی ئەم پرۆژەیە، بۆ فراوانکردنی ئەم پرۆژەیە، بۆی کە لە دووتوێی تەسکی قەبر و تاریکی قەبر و چۆڵەوانی قەبر دەرچین. هەموو ئینسانێک بەوەی کە کردوێتی ڕەهنە، واتە کراوە بە بارمتە، چی کردووە هەر ئەوەی پێ ئەبڕێ. چۆن ئەتوانیت کردەوەکانت دوا لێ بکەیت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ پرۆژەی جوانە فێرەکە. ئەفەرمێت صدقة جارية. ئەفەرمێت شتێک بەردەوام بێت. چۆن بتوانین؟ ئێستا باسێکین. علم ينتفع به. علمێک کە خەڵکی استفادەی لێ بکە. خەڵک وا حاڵی بووە ئەم علما تەنها علمی مزگەوت و علمی فقه و علمی قورئان و سونەیە. بەڵێ هەروایە، بەڵام علمێکی تریش هەیە کە پێوتێ علومی ئینسانی، کە پێوتێ علومی طبی، کە پێوتێ علومی خزمەتکردنی بەشەریەت. ئەمەش هەر داخڵی ئەو علما بێ. ئەوەی کە داهێنانێکی کردووە، ئەوەی کە نەخۆشیەکی دۆزیوەتەوە، ئەوەی چارەسەرێکی دۆزیوەتەوە، ئەوەی کە هەر کارێک و کردەوەیەکی کردبێ بەروبوومەکەی
هەموو بەشەریەت لێی خواردبێ بە شەرتێ ئیماندار بوو بێ هەموو کردەوەکانی هەتا ڕۆژی قیامەت ئەچێتە ناو نامەی ئەعمالەکە و ئەچێتە سەر پرۆژەکانی تری و بەردەوامە بێت بۆی ئاگاتان لەم عیلمە بێ کە هەموو عیلمەکانە گرێتەوە بە شەرتێ خزمەت کات چۆن نەتوانین ئەم عیلمە بەردەوام بکەین واتە کەسێک کە دکتۆرە تەنها بەوە کە چارەسەری نەخۆشەکانە کات و ئەمەلیاتیان بۆ ئەکات و عیلاجیانەیاتێ لەسەر دەستی ئەم خوای گەورە شفای نەخۆشەکانەدات ئەم نەخۆشانە چەند ئەژین چەند ژیانیان بەردەوامە بێت هەموو کردەوە چاکەکانیان ئەگە بەنیەتێکی پاک و بەبێ بەرامبەر کردبێتی ئەچێتەوە سەر کردەوە چاکەکانی ئەم وەکو ئەوەی کە کۆمەڵی خەڵکی ڕاستبار دەبێ بۆ ئەوەی کە ئەم لە چاکەکانیان نابەشدار بێ بۆی کە ڕەسیدی بۆ بنێرن بۆی کە بەشدار بێ لە خێرەکەیانە جا ئەگەر کۆمەڵی دکتۆری تری فێر کردبێ بۆی کە ئەم عیلمە بەردەوام بێ و نەپچڕێ دیسانەوە هەمان شت ئەیگرێتەوە هەروەکو چۆن ئەو هەموو عیلمەی ترکە هەیە چیت کردووە ئەگەر تەنها پۆستێکت کردبێ ڤیدۆیەکە بڵاو کردبێتەوە ڕیسێندێکە کردبێ شێرێکە کردبێ لەگەڵ هاوڵاتیەکانتە یاخود بەرنامەکەی خۆت ئەکاونتەکەی خۆت وەڕاهێنابێ وا دەستکاریت کردبێ بڵێ خوایە لەم سایت و پەیجە چاکانەوە هەر شتێکی باش بڵاو کرایەوە ئەوە من کۆمەڵێ خەڵکی تر بەشدارەکەم لە بینینیا و شێریانەکەم بۆ ئەوەی کە ئەوانیش بتوانن بیبینن چۆن بتوانین ئەمە بکەین بیکە ئۆتۆماتیکیش کلیکی لەسەرکە بۆ ئەوەی کە مردیشیت ئەکاونتەکەت بەردەوام بێ چکە دوای خۆت کەس پاسوەردەکەت نازانێ خەڵکێکی زۆرمان هەیە ئەمڕۆ وفاتی کردووە بەڵام بەداخەوە دیعایە بۆ کاری خراپ و بۆ پۆستی خراپ و بۆ ڤیدیۆی خراپەکات ئیساکەنا ئیتیصال کراوە بە شەریکەکەوە قوربانتان بین بەس ئەوەمان بۆ ڕاگرن بەڵام کەس تازە ناتوانین دەستکاری کات من و تۆ توانین کۆمەڵی کاری خێر بکەین بۆی کە چاکەکانمان بەردەوام بێ بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێیە سەبع يجري للعبد أجرهن وهو في قبره بعد موته حودانشت يتناو گۆڕی عەبدەکەوە پاش مردنی خۆشی الله ئەکبەر مەچ خۆشیەکە خۆشەویستەکەم واللهی پەشیمانە بینەوە قەسەم بە پەروەردگار ئەگەر ئیش لەسەر یەکێک لەمانە نەکەین حەودانە بەرامبەر حەودانە دەرگای بەهشت توانی زەمانی کەیت بەڵێ دەی فەرموو ئەوە عەرز و ئەوە گەس بەڵام بەیانی پێتەڵێم ئەوە ژێر عەرز و ئەوە دوو گەس ئەرز هیچە بەدەستەوە نامێنێت چۆن ئەتوانی ئەمە بکەیت بەڵێ ئەتوانین بڵێ ئەفەرمێت حەودانەشت من علەمە عیلما هەر کەسێ زانستێکی فێر کردبێ ئەو ئەجڕا نەهرا یاخود ئاوێکی لێدا بێ ڕووبارێکی لێدا بێ بۆریەک ئاوی گەیانی بێ بە خەڵکی سبحان الله چەند ئیشێکی گەورەیە ئەو ئەجڕا نەهرا ئەگەر ڕووبارێکی دەستکردیش بێ دروستی کردبێ یاخود کارێزێکی دروست کردبێ یاخود جۆگە لە ئاوێکی دروست کردبێت و خەڵک ئیسفادی لێ کردبێ ئەو حەفەرە بئرا یاخود بیرێکی لەدا بێ بیرەکە هەموو خەڵکی ئیسفادەی لێ بکە پارەیەکی لێرە بەخشی بێ بڵێ کاکە ئەو پارەیە برن لە شوێنە نائاوەدانەکانی کوردستانە لە لادێ چۆڵەکانە لەو شۆرانەی کە ڕێبوار و خەڵکی بەسەرەوەیە کۆمەڵێ بیر لێدەن پارەکەی عایدی من ئەمڕۆ کە مزگەوت تەکرێ هەموو خەڵک هەوڵی ئەوەیەتی چۆن بیرەکەی بکا بەی خۆی پارە لەوەیە سەرفەکە لە مامۆستا بیرەکەی عایدی من یەخوا خوای گەورە لێ قبوڵکە هەرچی دەستنوێژی لێجیرێ هەرچی خۆی لێ پاکرێتەوە هەرچیەک ئەو ئاوە تنۆک تونەوێتە خوارەوە وەکو ئەوەی کە ئاوێک بێ بەسەر دڵ و دەرین و تۆ و بەسەر ئاگری قەبرەکە تا بکرێتەوە هەمووی ئەکوژێنێتەوە جارێکی تر ئەو ئاوە قەتعی مەکەن ئەو ئاوەدانیە کورد دەڵێ ئاو ئاوەدانی ئەو ئاوەدانیە لە قەبرەکانتان ون نەکەن بەردەوام بن پارەیەک بنێرە کۆمەڵە شوێنی هەیە ئەفریقیا پێویستی بەوەیە کە بیری بۆ لێ بدرێ مزگەوتی لەسەر دروست کرێ مەکتەبی ئیسلامی لەسەر دروست کرێ موسڵمانان لە چۆن دەست مەپارێزە ئەلحەمدوللا ئەمڕۆ خەڵک دنیای لا بچووک بێتەوە لەبەرەوە لە سنوورێکی تەسکە داوا ناکات تەنها کوردستانەکەی خۆمان نابینێت دەرەوی ئێرەشە بینێت
چۆن بتوانی بیرێ لێ بدەیت، چۆن بتوانی ئاوێ ڕاکێشی، چۆن بتوانی هەتا بەلوعەی ڕاکێشیت، بۆریەکی ئاو ڕاکێشیت، خەڵکی ئیسفادەی لێ بکە. ئەکرێ بڵێ تا لە ژیانای بیکە، پارەیەکی کەمی تێچێ و دڵنیاتە کەم لەوانەیە مەسرەفی کەمتر لە مانگێکی ماڵ و مناڵەکە و بژێویەکەیان بێت. یانە فەرمێت ئەو غەڕەسە نەخلە، یاخود دارێ بنێژێ. پێمانەکرێت بڵێ ناتوانین ئەمە بکەین، خوددارەکەمان پێ نێژرێ، دارێک لە هەر شوێنێکا بێ، تیر لێ یەخوا، ڕێبوار لێ یەخوا، فەقیر لێ یەخوا. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ حتا ئەگەر دزیشی لێ بکرێت لە دارەکە، سبحان الله، خێرە چێتە ناوگۆڕی کابراوە، ئەوە چ خێرە؟ وەڵاهی ئەو خێرە بۆ هاتووە ئەمڕۆ دارەکەت حیواناتێکی زۆر لێیان خواردووە، دارەکەت بەرەکەی وەریوە، مێروویەک و جانەوەرێک و خشۆکێکی زۆر لە دارەکەی تویان خواردووە. خەڵکێک کاکە لە ژێر سێبەرەکەیان حەساونەتەوە. سبحان الله، ئەگەر دارێکی چاندبێ بە دارخورما بیان هەر دارێکی تر، هەتا وەکو ڕۆژی قیامەت خێرەکەی بۆ ئەڕوات. پێمانەکرێ بڵێ ئەو بەنا مەسجیدە یاخود مزگەوتێکی لە پێناوی خۆی گەورەیە دروست کردە بێ، بەڵام ناوی خۆی و بنەماڵە و لافیتەکەی هەڵنەواستی بێ، خەڵک بزانێ ئەو مزگەوتی ئێمەیە، ئەوە ئێمە دروستمان کردووە، ئێمە خاوەنی ئەم پرۆژەیی. نەخێر بە بێدەنگ لە شوێنێکا مزگەوتێکی دروست کرده بێ، کردبێتی بە ناوی یەکێ لە سەحابە بەڕێزەکانەوە، کردبێتی بە ناوێکی پیرۆزەوە، کردبێتی بۆ ناوی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مزگەوتەکانی خۆی ناون، دڵی بۆ خۆش بێ، هەر نوێژێکی تیا بکرێ، هەر زیکرێکی تیا بکرێ، هەر وتارێکی تیا بدرێ، هەر دەرزێکی تیا بخوێنرێ. توانین بەڵێ ئەمە قیاسکەنە سەر مەدرسەیەک کە بۆ داوا بکرێتەوە، بۆ لەبەرکردنی قورئان بکرێتەوە، بۆ لەبەرکردنی حەدیسی پێغەمبەری خوا بکرێتەوە، بۆ خزمەتگوزاری و بۆ بەخشینی پارە بکرێتەوە. هەر خێرێک درێغی مەکەن، مزگەوتێ بکەنەوە، ماڵێک بۆ خوا بکەنەوە، وەقفی کەن، بەجێی بێڵن دوای خۆتان ماڵمان زۆر کرد، حاڵمان زۆر کرد، باش شتێکمان هەبی بۆ قیامەتی خۆمان. ئەو وەرەثە مصحەفە، یاخود ئەڵێ کاکە 1000 قورئان بۆ من چاپکەن، من خۆ بڵاوێکەمەوە، 1000 قورئان بۆ من هەدیەکەن، دابەشی کەم بەسەر مزگەوتەکانە، دابەشی کەم بەسەر لادیەکانە، دابەشی کەم بەسەر ئەو شوێنانەی کە قورئانیان نییە. چەند خۆشە. ئەو تەرەکە وەلەدەن یەستەغفر له بعد مەوتی، یاخود منداڵێکی دوای خۆی بەجێهێشتووە، قورسە بڵێ، کتێبەکە توانین بڵێ، خۆ قورئانەکە ئەوەی کە قورئانی گرێتەوە، ئەوەی تەفسیری قورئانی گرێتەوە، ئەوەی کە علومی قورئانی گرێتەوە، ئەوەی خزمەت و تەدەبوری قورئانی گرێتەوە، هەمووی لە شوێنی خۆیەتی خۆشەویستەکەم. بۆیە مصحەفە، کتێبێک بە تایبەتی ئەگەر قورئان بێ باشتر، ئەگەر حەدیث بێ دوای ئەو، ئەگەر خزمەتی ئەمانە بێ، هەموو ئەمانە یەک قاڵ بەیان گرێتەوە. جا فەرمێ ئەو تەرەکە وەلەدەن یەستەغفر له بعد مەوتی، یان مناڵێک دوای خۆی دوعای بۆ بکە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت إن الله عز وجل ليرفع الدرجة للعبد الصالح في الجنة. فەرمێ خوای گەورە دەرەجەی عەبدێک لەناو بەهەشتا بەرزەکاتەوە، فيقول يا ربي أنى لي هذه، فەرمێ خوای گەورە ئەمە کەیهی منە، بۆ چۆن نەزانێت، چونکە لە قەبرەکەیە پلەکەیان پێداوە، فەرمێت ئەمە پلەی تۆیە، ئەوە شوێنی توێ لە باشتا. پاش ماوەیە ناو قەبرەکەی ئامێنێتەوە، ئێوارەیەک و بەیانیەک پێڵێن ئەمە شوێنەکەتە لە باشتا، ڕۆژێ خەبەرێکەنەوەڵێن هەستا ئەمە پلەکەت بەرز بۆ تۆ ئیساکەن لە باشتا. کاتی خۆی ئەو شوقەیەمان پێدا بوو، ئیساکەنە ئەم ڤیلایەت هەیە، ئەم ماڵەت هەیە، لەخوایە من چیم نەکردووە، چەندێکە خەوتوم، نەنوێژێ، نەزیکرێ، نە عیبادەتێک، لە هەمووی دابڕاوم. فەرمێ باستیغفاری وەلەدیکە لەک، الله مناڵێکی بەجێهێشتووە، هەموو جارێک ئەڵێ اللهم اغفر لي قلبي، اللهم اغفر لي والدي، خوای گەورە لە باوکم خۆش بە، داوای خێر، دوعای خێر بۆ باوکێکات، هەر چاکەیەکەکە باوکێکە پەروەردەی کردووە لە چاکەکەیە بەشدارە، لەبەرەو پلەکەی بەرزە بێتەوە. بەڵێ ئەتوانین ئەمە بکەین، بەڵێ واللهی خۆشەویستەکەم، واللهی وجاغ شوێر ئەوە نییە کە ئەمرێت و کۆمەڵێک کوڕی لە دوا بەجێمێنێ، بەڵام هیچی ئامادەنی نوێژی لەسەر کات،
هیچی ئامادە نییە زیکرێکی بۆ بکات دوعایەکی خێری بۆ بکە لە خێرێکە باوکی بەشدارکە واللهی وجاغ شوێر ئەوەیە کە کۆمەڵێ مناڵی لە دوا بەجێمێنێ بەڵام بەداخەوە باوکیان بەتەنیا بەجێڵن ئینجا شەرخێک و دۆڵێکە کەوێتە بینی خۆیان و باوکیانەوە باوکیان لە دۆڵێک و ئەمانیش لە دۆڵێک هەرێکە و خەریکی دنیای خۆیەتی باوکیان لە گۆڕەکەیە بەتەنیا چاوەڕی یەک دوعای خێرە تاوەڕی یەک زیکرە چاوەڕی ڕۆژە دڵی خۆشکەن بڵێن ئەزان کوڕەکە و لە عەمرە هاتۆتەوە بڵێ ئۆخەی بەڵام بەداخەوە ئەمە وجاغ شوێریە ئەمە ئەوەیە کاڵێن دوای خۆی بەڕەحمەت بێ ماڵەکەی دەرگاکەی داخرا کەسی دوای خۆی نەبوو بەڵێ چۆن بتوانین ئەمانەکەین بە پرۆژە چۆن بتوانین دوای خۆمان براوە بین دوا بڕاو نەبین چۆن بتوانین ئەمانە بەردەوام بکەین و دڵمان بۆ خۆش بێ کە ئەتوانین بەڵێ ئەتوانین بیکەین ئاسانە زۆریش ئاسانە پارەم نییە بیرکەم پارە نییە ئاو ڕاکێشم پارە نییە مزگەوت کەم پارە نییە کتێب بەخشکەم بەڵام خۆ ئەتوانم پرۆژەی مناڵ دەست پێ بکەم توانم کۆمەڵێ مناڵی چاک ساڵح خەمەوە کە دوای خۆم کردەوەکانم نەبچڕێ دڵم بۆ خۆش بێ پێوترێکی ئەم پرۆژەیە ئەم پرۆژەیە پێوتێ پرۆژەی بەخێوکردنی منداڵی ساڵح الله کەسان بیرتان لەمە کردێتەوە ئەتوانین بیکەین بەڵێ هەر کوڕ ناگرێتەوە کچیش ئەگرێتەوە بەڵام کە لە دایک بوو وەقفی کە بۆ خوا بڵێ خوایە ئەم مناڵم وەقفێ بۆ تۆ بۆ دینەکەی تۆ بۆ پەیامەکەی تۆ هەرچی خێرێکی کرد هەرچی دەعوەیەکی کرد من لەو خێرەیە بەشدارم و ئەم خێرش نەبڕێتەوە منداڵەکەم بە میرات بەجێ بێڵە بۆ میراتەکەی دوای ئەو بۆ ئەو دوا ئەو هەتاوەکوونەوەی نەوەکانم بمێنێت تا ڕۆژی قیامەت من لەم خێرەیە بەشدارم خەمتە پارەیان بۆ بەجێ بێڵیت بەڵێ خەمتە دنیایان بۆ بەجێ بێڵی بەڵێ خەمتە هەرێکیان پرۆژەیەکی سەکەنی و نیشتە جێبوون کەی بە ناویانەوە و بەڵێ مامۆستا مستەقبەلەکەم تەمین کردوون دوای خۆم مناڵەکانم پێویستی بە کەس نابێ دەست کەسپان ناکاتەوە ناوەڵڵاه مادەم ئیمانە بۆ بەجێ نەهێشتون لە هەموو شتێک کردوون واللهی لە قیامەتا دەسێنێ خەت پێشەوەی تۆ گلەیەکی بڵێ کوڕم چاکەیەکە بۆ نەناردم لە گۆڕەکەمە لە باوکە ئەوەی فێرت کردم هەر ئەوەم بۆ ناردیت هەر لەسەر دەستی تۆ فێری ئەمانە بووم بەداخەوە دەستی نەگر بیبیتە مزگەوت دەستی نەگر فێری قورئانی کەی فێری تەجویدی کەی فێری قیرائاتی کەیت فێری عیلمێکی کەی دوای خۆ بیکەی بە داعی هەر ئەوەی لێ هەڵوەری وفاقد الشيء لا يعطي ئەوەی بشی چێنی هەر ئەوە ئەدووریتەوە بەڕێ پێشەوەی تۆ گلەی لە مناڵەکەکەی مناڵەکە گلەی لە تۆ کات وەیە خۆشەویستەکانم خۆتان پێش مناڵەکانتان وەقفکەن پێش ئەوەی کە تەوقیف کرێن پێش ئەوەی کە بڕۆن و دەست و قاچ و پێتان ببەسرێ لە کفنێک و لە جلێکی سپیەوە بەئاڵێڕێن تکام وایە ئەم پرۆژانە لە دەستمێن تو ئەو خوایە مەمرن دوای خۆتان ناوەکانتان بسڕێتەوە تو ئەو خوایە مەمرن و کۆتایی بە هەموو شتێکتان بێ ناوتان لە هەموو شتێکا بسڕێتەوە چەند خۆشە پیاوێکم برێ کەسیرەکەن لەمە کوڕی چێە و تارەیە ئەو کوڕی فڵان کەسە الله واللهی چۆن لە دنیای شانازی پێواکەیت قەسەم بەخوا لە قیامەتیشە ئاوە شانازی پێواکەیت ئەم داوایە شەیە ئەیکا ئەم ڤیدیۆیانە چێە دروستێکە ئەم پۆستانە چێە پەخشێکاتەوە ئەم چاکەیە چێە ئەیکا ئەم سپۆنسەرانە چێە ئەینێرێ واللهی هەمووی ئەچێتە گیرفانی بێگیرفانی کفنی باوکەکەتەوە لە گۆڕە ها کورد دەڵێ کفن گیرفانی بۆ هەڵ نەدووراوە با لەمە دووە کفن هەڵدورین بۆ ئەوەی کە ئینشاء الله پڕ بێت و لی بڕژێت و تاوەکو قیامەت هەڵەسێ لەسەر گیرفان و لەسەر قەبرەکەمان ساڕێژ بێ. سلام علیکم ورحمة الله وبركاته.